بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە خاکی پیرۆزی کوردستان ئەمڕۆ ئێمە وەتاین لە سلێمانی لەسەر گۆڕی لەسەر قەبرسانی سەیوان کە قەبرسانێکی گەورەیە ڕەنگە بڵێن گەورەترین قەبرسان بێت لە کوردستانە کە سنووری ئەم قەبرسانە نزیک بە 100 دۆنم زەویە بێت 5 گردی گەورەی گرتووە لە ڕۆژهەڵاتی سلێمانیە. لێرە لە خزمەتی ئەم قەبرانایەکی لەوانە کە ئافرەتێکی بەڕێزە بە ناوی دایە عیسمەت کە خەڵکی قەرەداغ و ئێستا مەرقەکەی لێرایە. دایە عیسمەت ئافرەتێکی قەرەداغی بووە، خەڵکی دێی تەکێ بووە، خۆی باسیەکەڵێ لە مناڵیە زۆر حەزم کردووە فێری قورئان بم. ساڵی 1929 لەوێ لە دایکە بێ ئەفەرمێ دوایی کە تەمەنم بوو بە 7 ساڵان زۆر حەزمەکرد فێری قورئان بوومە، چوون بۆ حوجرەی فەقێکان لە تەکێ بە فەقێکان مەود ئەبێ فێری قورئانم کەن. ئەوان ژیان و قورئان هینی ئافرەت نییە، هینی پیاوە، بۆ پیاو هاتووە، نابێ ئافرەت دەستی لیا لەبەرەوە گوناحە ئەگەر ئافرەت دەستی بەر قورئان بکەوێ یا فێری قورئان بێ. ئەڵێ ئەمە بوو بە کێشە لە دەروونما زۆر زیاتر لەوە حەزمە کرد کە فێری قورئان خوێندن بم. لە پشتی تەکێوە دەی تەکێ شاخێکی بەرز هەیە کە یەکێکە لە قۆپیەکانی قەرەداغ. ئەم شاخە لەوێ وای پێڵن کە گوایە ئەم شاخە ناوی بەرماڵ چەرمووە، چەرم و شەیەکی هەورامیە. ئەمە گەڕێتەوە بۆ ئەوەی کە دایکی دایە عاسم کە ناوی عاسیمەیە، عاسیمە خان لە ئەسڵە مەردۆخیە خەڵکی هەورامانە کە لە بەنەماڵەی پیرشالیاری هەورامان و کاتێ لێوە هاتوون بۆ داوە و بانگەوازدن ناوچیان لەو ناوچەیە ماوەتەوە و ڕەنگە ئەو پیاوە بوو بێ کە لەوێ بە هەورامی ئەو ناوناوە بەرماڵچەر بوو، ئەو شاخەی ناوناوە بەرماڵچەر بوو. دایە عیسمەت ساڵی 1929 لە دێی تەکێ لە قەرەداغ لە دایکە بێت لە بنەماڵەیەکی شێخ، ئەوان سەر بە بنەماڵەی شێخانی قەرەداغین. دایکیشی دایە عاسم لە ئەسڵە دایکی خەڵکی یعنی شێخە، ئەویش سەر بە بنەماڵەی مەردۆخەکانی هەورامانە، یعنی 8 ساڵ لەمە پێش بنەماڵەی پیرشالیاری هەورامانی یەکێک لە کوڕەزاکانی یە بۆ قەرەداغ بۆ بڵاوکردنەوەی ئەو ڕێبازە ئاینە تەریقەتە تەسەوفیەی کە هەیان بۆ لە ناوچەکانی کوردستانە کوڕەکانیان بڵاو بێتەوە. یەکێک لە کوڕەکانیان یێتە قەرەداغ لەوێ ئەو تەریقەتە بڵاوە کاتەوە. دایە عیسمەتی دایکی دایە عاسم لە بنەماڵەی مەردۆخەکانی هەورامانە کە لەیەوە هاتوون. لەبەرەوە ئەم یعنی دایە عاسم هەم لە بنەماڵەی باوکی خۆی شێخانی قەرەداغین هەم لە بنەماڵەی دایکیشی شێخانی مەردۆخی هەورامین لە ئەسڵا، ینی بنەچەکەیان لێوە هاتووە. پاش ماوەیەک ئەگوازنەوە بۆ سلێمانی بۆ مەلایەتی باوکێتە سلێمانی، لێرە ئەبێ بە مەلا ساڵی 1940. لێرە لە خوشکی باوکی کە ناوی دایە ڕەعنایە دەرز و دەوری قورئانێ بێ، بە باوکی ئەڵێ کە بیبا بۆ لای پوری فێری قورئان خوێندنی بکە. پوریشی لە ماوەی 8 مانگە لەبەرەوەی کە حەزی لێکە فێری قورئانێکی زۆر باشە بێ، بەڵام پوری نەسیحەتەکە ئەڵێ بێ ئەم قورئانە نابێ هەر فێری بی ئەبێ بیگەێنی. لەبەرەوە دایە عیسمەت ماوەی 55 ساڵ نزیکی 3000 ئافرەت لە کوردستانە هەم فێری قورئان خوێندنەکە و هەم فێری نووسینەکە، یعنی دوو خەتەگرێ، هەم خەتی وەکو بڵێ خەتی کورد کە ئەبێ خەڵک فێری زمانی کە ئافەتانی ئەو دێهاتانە ئەبێ فێری زمانی کوردی دایک و باوکی خۆیان ببن بە نووسین و ئەبێ فێری قورئانیش ببن. و ئەو لەبەرەوەیکەوە ئافرەتێکی بەتوانا بووە، شعریشی نووسیوە، شعرەکانی هەمووی حکمەتە وەکو شعرەکانی پیرەمێرد، شعری تعلیمیە بۆ ئەوەیە کە ئەو تەلەبانە هەمووی چوارینە و پێنجینەیە بۆ ئەوەی ئەو خوێندکارانی کە هەیەی فێری تعلیمات ببن کە دین ئاوا بە شعر دین ئاوا بەڕێ بکەن و ئاوا دینەکەیان چاپ بکەن. دایە عیسمەت لە ئەسڵا خوشکی بەهادین نووریە، یعنی بەهادین نووری کە بەرپرسی حیزبی شووعی کوردستانی بووە، خوشکی ئەوە لە ماڵی باوکیە ئەو عایلێکە عایلەیەکی زۆر نەرمونیان و بەتوانا بوون. ئەو لە ژووری ئەو دیوە خەڵکی فێری شووعیەت کردووە، هەر لە ژوورەکەی ئەم دیوە دایە عیسمەتیش خەڵکی فێری قورئان خوێندن کردووە. ئەم دووشتە لە ماڵی ئەوانە تەزاروبی نەکردووە، لەگدانی نەکردووە. پیاوێکی تەبەن بەهادین نووری پیاوێکی زۆر بەتوانای، پیاوێکی زۆر حەکیمی وردبینی نەرمونیان بووە. دایە عیسمەتیش بەقەدەر ئەو ئافرەتێکی نەرمونیان بووە. ئەم لێرە شووعیەتی بڵاو کردوتەوە، هەر لە ژوورەکەی ئەم دیوە دایە عیسمەتیش خوێندکارێکی زۆری هێناوە، ئافرەتێکی زۆری هێناوە، فێری ئەوەی کردو. هەردوو کیشان دانیشتون بەیەکەوە باسی ئەوەیان کردووە کە ئەبێ ئافرەتانی کورد
کتێب بخوێنێتەوە شارەزایی بکە هەتا بەهادی نووری یارمەتیەوە چەند جار قورئانی بۆ کڕیوە کتێبی بۆ کڕیوە بۆ ئەوەی کە تەلەبەکان فێر بکە بۆ ئەوەی کە میلەتی کورد ئەگەر بە مسلمانیەت هیچ بێ فێری خوێنەواری و نووسین بێ ئافەتی کوردی فێری نووسین بێ و هەروەها دای عەسمەتیش چای بۆ ڕەفیقەکانی بەهادی نووری لەناوە کەلەودی و خەریکی تەنزیمات بوون چای بۆ لێناون و چای بۆ بردون و خواردویانە و بەیەکەوە قسەیان کردووە و یعنی دوو حرەکە لە ماڵێکە دوو حرەکەی عەکسی لە ماڵێکە لە ماڵی باوکی دای عەسمەتە هەبووە. دای عەسمەت ئافرەتێکی زۆر مسڵمان و ڕوو لەخوا بوو دەرزی بە هەموو تەلەبەیە ئەوت ئەوەی نەئاوەسانی بڵێ ئەمە خزمە ئەمە بێگانەیە لە تەنانەت لە تەکێشۆ تەلەبە ئەها فێری خوێندن و قورئانی کرد لە ینی مادەوە یارمەتی هەموو فەقیرێک لێدەئادا ڕووی خۆش بۆ بەرامبەر هەموو کەسێ یعنی زۆر زۆر حەزی ئەکرد بە قورئانوتن بە هەموو تەلەبەیە بە گەورە بە بچووک. ساڵی 1950 دای عەسمەت شووەکە بە ئەحمەدی نیزامی لە دەی بەلەکجار لێرەوە ئەیگوازنەوە لە سلێمانیوە ئەیگوازنەوە بۆ بەلەکجار قووەت و توانای دای عەسمەت لێیەوە دەرەکەوێت لە دەی بەلەکجار کە 10 دقیقە لە دەی تەکێوە دوورە لەوێ قوتابخانەیەکی گەورە دانێ بۆ فێرکردنی هەم زمانی کوردی و هەم قورئانیش لەوێ ماوەی 35 ساڵ لەو دیە خەریکی تعلیماتە بێ و خەریکی فێرکردنە بێ هەرچی ئافرەتی بەلەکجار هەیە ئافەتی کچ هەیە لە بەلەکجار و هەرچی ئافرەت هەیە لە تەکیا هەمویان کۆکاتە لەبەرەوەی خۆیان ینی عایلەی خۆیان هەمویان کۆکاتە لە ماڵی خۆیانە و دەرز و دەورێکی باشیان پێڵێ بەڵام ینی مێردەکەی ئەحمەدی نیزامی کە بیر دەکاتەوە ئەڵێ ئەگەر ماڵی ئێمە ئاوا قەرەباڵغ بێ بەم دەرز و دەورە بەڕاستی ئیشی من ناڕوا من حیواناتم هەیە من زەراعەتم هەیە کشتتوکاڵم هەیە پێویستە ئەم ژنە خەریکی ئیشوکاری من بێ نابێ هەر خەریکی ئەم مناڵانە بێ بەڵام ئەوەڵێ ئەمە تۆ ئیشی دنیایەکەمان بۆ بکە من ئیشی قیامەتەکە و بۆکەم من لێرە خەریکی ئەم دەرز و دەور و قورئانە بم تۆش لەوێ خەریکی بەڕێوەبردنەوە بەرە هەتا وای لێکە بە نەرمونیان وای لێکە کە مێردەکەیشی یارمەتیە و هەتا بەعزە جار کە ئەو لە ماڵ نابێ مێردەکەی دەرز بە بەوانەڵی پێ ئافرەتێکی ئەو نەرمونیان بووە توانیوەتی کە ڕۆڵێکی ئەوا بینێت لە دێی بەلەکجارە ماوەی 35 زانە ساڵ لەوێ خزمەتی و خەڵکە بکە دوایی کە بەلەکجار داگیرێت یەنە خوارەوە بۆ قەرەداغ ناحیە قەرەداغ ماوەی ساڵێکیش لە قەرەداغ بێ بە هەمان شێوە حوجرەکەی بەردەوامە بێت دوای ساڵەکە ئەگوازنەوە بۆ سلێمانی لە سلێمانیش لە گەڕێکی خەبات ئافرەتێکی بێشمار لە گەڕێکی خەباتە فێری قورئان خوێندنەکە هەتا هەندێک گەڵێن نزیکی 800 ئافرەت لە شاری سلێمانی لە گەڕێکی خەبات 800 ئافرەت فێری خوێندنی قورئان و هەم فێری خوێندن و نووسین و ئەوانەکە. دایکم خۆی تەعالا پلەی بەرزکە بەڕاستی حتا لە ژیانە وەکو منی وەقف کرد بە مزگە و لە ئەوڵەوە باوکم نەختێ ناڕازی بوو بەوەی کەوا دایکم خەریکی دەرسی قورئانە چونکی ئەرکی زۆر گران بوو باوکم حیواندار بوو ئاژەڵدار بوو لە لادیا ژیا بەڵام وردە بە نەرمونیانی ئەوەنە مامەڵەی شیرین بوو لەگەڵ باوکیشمە بە نەرمونیانی لەگەڵ یا هەردووە و وازی لە بەرنامەکەی خۆی نەهێنا هەتاوەکو لە دوجارە باوکم هاتە سەر ئەو قەناعەتەی کە باوکشم الحەمدولله کاتی خۆی خوێنەوار بوو تا جامی خوێندبوو باوکم هاتە سەر ئەو قەناعەتەی کە یارمەتی دەری دایکم بوو بە تایبەتی لە فترەی سلێمانیە لە ساڵەکانی 90ەوە بدایەتی 90ەوە کە هاتن مەگەڕەکی خەبات تا 97 دایکم مایەوە باوکیشم یارمەتی دەری دایکم بوو بۆ دەرسی مناڵەکان بەڕاستی ئەو عەشق و شەیداییەی کە دایکم هەی بوو بۆ قورئان لە کەم کەسم بینیوە ئومێدم وایە هەموو کاتێکیش بە منی ئەووو عمر ڕۆڵەگیان لە بیرت نەچێ دوعام بۆ بکە دوای کولی فەرزێ کەوە شعرێکە لە شعرەکانی دیوانەکەی 3 جار چاپ کراوە بە ناوی ژیان و دیوانی دایە عیسمەت داخی هەڵەبجە و داخی سەوسێنان تا ڕۆحمان تیابێ ناچێ لە بیرمان چەند تیا فەوتا کوڕی قارەمان چەند تیا مردن پیاوی پاڵەوان چەند جوانە مەرگ بوون کچینە و جەوان لانە شێواو بوون هەزاران خێزان لە باوەشی دایک دەری هاوردن لە بەندیخانە ئیعدامی کردن یاخود بە شۆفڵ کران زیندە چاڵ ڕەحمیان نەجوڵا بۆ زیڕەی مناڵ ژن و گەنج و جوان هەمووی بەجیا برد بە پارەیە زۆر تەسلیمی شای کرد ئەڵێن کافر بوون بە یاسای ئیسلام
چون کڕنوش نابن بۆ ئاغای سەددا. دایە عیسمەت جگە لەوەی کە قورئان و تەجویدێکی زۆر جوانی زانیوە بە خەڵکی کردووە، تەعاهودی لە هەموو خوێندکارێ وەرگرتووە کە ئەبێ ئەمە فێر بووی بیگەیەنی. دایە عیسمەت بەرنامەیەکی جوانی بووە، خۆی دایناوە بەرنامەکە، هەم بەرنامەیەکی شعری بووە کە ئەم تعلیماتانەی کە هەی بووە بە شیعر پێی وتون کە ئەوان لەبەری کەن و جێبەجێ بکەن و هەم خۆشی دەرز و دەورەکەی پێوتون و قورئانەکەی پێوتون و پاشان فێری نووسین و خوێندنەوەی کردووە. تەنها هەر ئافەتی فێر نەکردو، بەڵکو نزیکی حەفتا پیاویشی فێری قورئان خوێندن کردو. هەتا ئێستا لە سلێمانی کۆمەڵێک لەو ئیمام و خەتیبانەی کە لە سلێمانیە ئێستا وتارەوەن هەمووی خوێندکاری دایە عیسمەت بوون و دایە عیسمەت فێری ئەو هینەی کردوون. هەتا ساڵی 1997 لە سلێمانی دایە عیسمەت تووشی نەخۆشیە بێ، ئیتر بۆ خۆی ئەو شەوەی کە نەخۆشەکەی تووشە بێ ئەمری خواکە بۆ بەیانی، بەڵام هەرچی خوێندکاری هەیە لە سلێمانیە ئەو ئافرەتانە لەوێ بە دەوریا کۆ بنەوە و اینجا ئەویش نەسیحەتیانەکە و قسەیان بۆکە و ئەمانیش هەموو قورئانە خوێنن لە حەوشە و لە ژوورەکانە هەموو بڵاوەیەکەن. هەتا بانگی بەیانی دایە عیسمەت بەم نەخۆشیەوە ئەتلێتەوە، لەگەڵ بانگی بەیانیە دایە عیسمەت وەفاتەکە و بە زمانی لا ئیلاهە ئیلڵا کۆتایی بە تەمەنیەت